أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. تفسير سورة مائدة ليشتنا آياتي صوت وشواردة ودرسي كوتاي سورتك كلا بسرهاتي سفركي عيسى پیغمبر داين سلامي خواه لبه كأو السفرية كخواه قبر لسر داواي حواري ونزيككاني عيسى پیغمبر بو عيسى ونزيككاني عيسى ناردي خوار وكو معجزيك كمفسرين دا فرمون عيسى سلامي خواه لبت جارك بنسيككاني خواه قد سي روش بروجو بن دوای سي روش هر دعاکن هر داوایکن خوای گەورە وەڵامی دوعاکانتان دەداتەوە کە سێ ڕۆژەکەی بە ڕۆژوو دەبن ئەوجار دەڵێن کاتی دوعاکردنەکەیە تەوان داوا لە عیسا پێغەمبەر دەکەن کە یا پێی دەڵێن خوایەکەت دەتوانێت بۆمان بنێرێ یا دەتوانی تۆ داوامان بۆ بکەی لەخوا کە خوای گەورە سفرەیەکمان بۆ بنێرێتە خوارێ دیارە مەبەستیشیان بە حیسابی خۆیان لە داواکاریەکە ئەوەیە کە تێر بخۆن تەوان دیارە برسیان بووە و هەروەها دڵیان بە ئیمان هێنانەکەیان ئارام ببێت و ئاسوودە ببن و هەروەها بە حیسابی خۆشیان دڵنیابن لە پێغەمبەرایەتیەکەی پێغەمبەر عیسا و هەروەها بۆ ئەوەی لەناو خەڵکیشدا ببنە شاهید لسر معجزەکە و لەسەر سفرەکە و لەسەر پێغەمبەرایەتی عیسا جا دەفەرمێ قال عیسى ابن مريم قال گوتی عیسای کوڕی مەڕیەم اللهم ئەی خوایە ربنا پەروەردگاری ئێمە أنزل علينا مائدة من السماء أنزل بين خوارێ دابەزێنە بەسەرماندا مائدة يعني السفرة وخوانك سفرێک طبعا کە خواردنی لەسەر بێ من السماء لە ئاسمانەوە تەکون لەنا کە ببێت بۆ ئێمە ببێ ئەو سفرەیە بۆ ئێمە بەعید ئەو عیدە مانای زۆرن دەکرێت بڵێن بە ڕۆژی جەژن و خۆشی هەندێکی دیکە لە مفەسرین دەفەرمون مەبەستی لە عید ئەوەیە بەردەوامیش بۆمان دووبارە ببێتەوە یعنی هەر کاتێک برسی بووین سفرەیەکی لەو شێوەیەمان بۆ دووبارە ببێتەوە هەندێکی دیکە دەفەرمون عید بە معنای ئەوەی بۆی ببێتە مای پەند و ئامۆژگاری بۆ ئێمە کە ئەوانە هەموو معناکانی و هەموو معناکانی ژڕی تێدەچێ ڕاست بن گرنگەوەیە عیسا سەلامی خوای لێبێ دەپاڕێتەوە لە خوا دەفەرمێ ئەی پەروەردگارە ئەنزل عەلەینا بێنە خوارێ بەسەرماندا مائدة من السماء سفرێک لە ئاسمانەوە تەکون کە ببێت لەنا ئەو سفرێ بەعیدە بە ڕۆژی خۆشی یا بە ڕۆژێک کە تێیدا تێری بخۆین یا بە ڕۆژێک کە بۆمان دووبارە ببێتەوە و ساڵانە یادیکەینەوە و وەک دەڵێ بیرەوەریەکەی بە زیندوی بێڵینەوە لئەوەلینا و ئاخرینا بۆ ئەوانەمان کە ئێستا هەن و بۆ ئەوانەشی کە دوای ئێمە دێن سفرەکە ببێتە خوان و خواردن بۆ ئێمە ئێستا کە هەین بۆ ئەوانەی کە دوای مەژدێن ئەوجار و ئایەتەن من کە بۆی ببێتە بەڵگە و نیشانەیەکیش لەسەر پێغەمبەرایەتی عیسا لەلایەن تۆوە ئەوجار وەرزوقنا ئەوە هەموو دوعای عیسان ڕزق و ڕۆزیشمان پێ بدە وأنت خير الرازقين تو باشترين روزي دري قال قتي عيسى ابن مريم عيسى كري مريمي اللهم أي خوايا ربنا پروردگاري إيما بديه نري إيما قوري إيما أنزل علينا بين خواري بسرماندا مائدة من السماء سفريك خوانك لە ئاسمانەوە تەکون لەنا کە ببێت بۆ ئێمە ببێ ئەو سفرەیە بۆ ئێمە
بەعیدەن بە ڕۆژی خۆشی و ڕۆژی تێربوون یا ڕۆژی جەژن و ڕۆژێک یان کە بۆمان دووبارە ببێتەوە لئەوەلینا و ئاخیرینا بۆ ئەوانەی ئێستامان هەن یان ئەوانەی کە دوای ئێمە دێن یان مەبەستی ئەوەیە یەکەم کەس کە لێی دەخوا وە کۆتا کەسیش هەمویان تێری پێ بخۆن و بەشی هەمویان بکە و ئایەتەن منکە و بۆ ئەوی ببێتە بەڵگە و نیشانە و موعجیزەیەکیش لەلایەن تۆ لەسەر پێغەمبەرایەتیەکەم ئەوانە دوعای عیسان وەرزوقنا خوایە ڕزق و ڕۆزی و خۆراکمان پێ بدە ئەنتە و ئەتۆ خەیر الرازقین باشترین ڕۆزی دەری. ئەوە دوعای عیسا پێغەمبەر. قال الله خوای گەورەش فەرمووی ئینی منەزیلها عەلەیکم بێگومان من دای دەبەزێنمە خوارێ بەسەرتاندا ئەوەی داواتان کردووە ئەو سفرەیە کە مەبەستانە ئەو سفرەیە کە دەتانەوێ ئەو خواردنەی کە دەتانەوێ بۆتان دەنێرم. قال الله خوای گەورە فەرمووی ئینی بێگومان من منەزیلها دەینێرمە خوارێ بەسەر ئێوەدا بەڵام ئاگادار بن فەمەن یەکفوڕ بەعدو هەر کەسێک بێ باوەڕ بێ دوای هاتنی سفرەکە یان هەر کەسێک سپڵە و پێنەزان بێ دوای هاتنی سفرەکە منکم لە ئێوە ئاگادار بن فەئینی بێگومان من ئوعەذیبه سزای دەدەم عەذابەن بە شێوە سزایەک لا ئوعەذیبه کە سزای نەدەم بەو جۆرە سزایە ئەحەدەن یەک کەسی دیکە من العالەمین لە جیهانیان یعنی دوعاکەتان داواکاریەکەتان جێبەجێ دەکەم بەڵام لەبەر ئەوەی لەبەر لەسەر داخوازی خۆتان و لەسەر داوای خۆتان موعجیزەکەتان بۆ دەنێرم دەکرێت وەک دەڵێ ئەگەر شکرانە بژێر بن و ئەوەی پێتان دەڵێم جێبەجێکەن سفرەکە خوانەکە خواردنەکەتان بۆ بەردەوام بێت و داوای زیاتریشکەن بۆتان جێبەجێکەم بەڵام ئەگەر بێ باوەڕ بن دوای هاتنی موعجیزەکە یان سپڵە و پێنەزان بن دڵنیا بن بە جۆرێک سزاتان دەدەم کە سزای ئێوە بە شێوەیەک بێت دوای ئێوە کەسێکی دیکە بەو جۆرە سزایە سزا نەدەم. قال الله خوای گەورە فەرمووی ئینی بێگومان من منەزیلها دای دەبەزێنم دەیهێنمە خوارێ عەلەیکم بەسەر ئێوەدا ئەو سفرەیە و خوانەی کە داواتان کردووە فەمەن یەکفوڕ بەعدو هەر کەسێک بێ باوەڕ بێ دوای ئەوە یەکفوڕ بە معنای کافربوونیش دێ کافر ببێ بە پێغەمبەرایەتی عیسا یا بە موعجیزەکە یان سپڵە و پێنەزان بێ لەسەر نیعمەت و سفرەکە شکرانەی خوانەکە لە ئێوە فەئینی بێگومان من ئوعەذیبه سزای دەدەم بەعەذابەن بە سزایەک لا ئوعەذیبه کە سزای نادەمەوە ئەحەدەن هیچ کەس بەو شێوازە من العالەمین لە ناو جیهانیاندا و لە ناو خەڵکیدا دوای ئێوە. طبعا خوای گەورە سفرەکەی نارد لەگەڵ ناردنی سفرەکە خوای گەورە فەرمانی پێکردن کە تەنها لەسەر سفرەکە خواردنتان دەخۆن هیچ کەس هیچ شتێک لەو خواردنەی گل ناداتەوە و هەڵی ناگرێ بۆ ڕۆژێکی دیکە یا بۆ زەمێکی دیکە چونکە خوا وعدی پێدا بوون ئەگەر تەنها لەسەر سفرەکەی بەشی ئەوەندەی بخۆن کە تێری بۆ خۆیان تێر بن و وەک دەڵێ گلی نەدەنەوە هیچی لێ نەبەن هیچی لێ نەدزن سفرەکان بۆ بەردەوام بێ یعنی ڕۆژەکانی دیکەش یا کاتەکانی دیکەش کە داوایکەن خوای گەورە سفرەکە و خوانەکان بۆ دووبارە کاتەوە. بەڵام ئەگەر کەسێک خواردنێک بشارێتەوە یان بە حسابی خۆی هەڵی گرێ بۆ جەمێکی دیکە خوای گەورە وعدیدا سزایاندا بە شێوازێک کە پێشتر ناڵێت دواتر کەسی دیکە بەو شێوازە سزا نەداتەوە. ئەوەن چیان کرد؟ بە قسەی خۆیان کرد یان نەیان کرد؟ بێگومان نەیان کرد خیانەتیان لە سفرەکە کرد لە ترسی ئەوەی کە دیارە زۆریان دەڵێن سفرەیەک بووە حەوت ماسی گەورەی لەسەر بووە حەوت کولێرەی گەورە بە حازری و بە جوانی سفرەیەک لە ئاسمان خوانار بێت یا خوارێ و خۆراکەکەی لە خوا بێ دەبێ تەمان چ خۆشیەکی تێدا بێ بە حسابی خۆیان لەبەر خۆشی خواردنەکە وە لە ترسی ئەوەی کە ڕۆژێکی دیکە نەوەگنێتەوە تۆ کولیان بەخوا پشتیان بەخوا نەبەست
بەشێکیان خواردنەکەیان خوارد بە تێری و ئەوەی پێشیان کرا هەڵیان گرت و لەسەر سفرەکەی گلیاندایەوە و شاردیانەوە هەڵیان گرت بۆ جەمێکی دیکە. ئەمە ئەمری خوای گەورەیان هەر لەوێشکان وێ خوای گەورە سزایدان عقوبەیدان بەشێکی کردن بە مەیمونی حەقیقی ها شکل و شێوەی خستنە سەر مەیمون و بەشێکی کردن بە بەراس بە نەسی ئاەت و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەو بە مەیمونکردن و بە بەراسکردنە کۆتا کۆمەڵە بوون پێشوان خوای گەورە جوولەکەکانی کردبوون بە مەیمون و بە بەراس بەڵام ئەو مەجموعەیە کە ئاوا بە حسابی خۆیان داوایان کردبوو خوا معجزەیان بۆ بنێرە و خوا داواکەی جێبەجێکردن بەڵام وعدیان شکاند و بەڵێنیان شکاند خوای گەورەش پێش وەختە وعدی پێدابوون بۆیە ئینسان یاسای خوای وا بۆ لە ئومەتانی پێشوە ئەگەر کەسێک بۆ خۆی داوای معجزەی کردبێ خوا معجزەکەی ناردبێ دەبوا ئیمان بێنن ئیمانیان نەهێنابێ خوا سزای داوات بۆیە دوعا پاڕانەوە ئینسان کە دەیکات لە لای خوای خوا بۆ خۆی دەزانێ قبول بوون یا قبول نەبوونی کامیان مەسلحەت و خێری تۆدایە زۆر جار کە دوعات قبول دەبێت کە داواکاریە دنیایەکەت بۆ جێبەجێ دەبێت تۆ لە ئیمتیحان و تاقیکردنەوەی دەرناسی لە نەتیجەدا زەرەر دەکەی بۆیە زۆر جار کە خوا دوعات قبول ناکا خۆشی دەوێت خوا دەدناسێ دەزانی چەندی و دەزانی ناتوانی شکرانەی خوای گەورە بکەی لەسەر نیعمەتەکە و ناتوانی پابەند بی بۆ وعد و بەڵێنەکانت کە پێشتر دەیاندەی بۆیە خوای گەورە ئەسڵەن هەر ناتخاتە ژێر تاقیکردنەوەکەی خوای گەورە ڕەحمی بە ئینسان کردووە هەمیشە ئیمتیحان و تاقیکردنەوەکە لە قەدەر ئیمانی خۆمانە ئەگەر تاقیکردنەوەکە لە ئیمانی خۆمان زۆرتر بوون و گەورەتر بن کەسمان بەرگەی ناگرێت قال الله خوا فەرمووی ئینی منەزیلها عەلەیکم بێگومان من دەنێرمە خوارێ ئەو سورە خوانە بەسەرتاندا بەڵام فەمەن یەکفوڕ هەر کەسێک بێ باوەڕ بێ یان سپڵە بێ بعدو دوای هاتنی سفرەکە منکم لە ئێوە فإني بێگومان من أعذبه أو كسا سزا دەدەم بعذابا بسزایەک کە لا أعذبه کە سزای نەدەمەوە بەو سزایە أحدا هیچ کەس من العالمین لە جیهانیە ئەوە مەشهدێکی دیکە کە لە قیامەتە خوای گەورە عیسا بانگ دەکات و ڕای دەگرێت لە بەرامبەر شوێن کەوتوەکانیدا دەفەرمێ وإذ قال الله يا عيسى بیر بکەوە کاتێک کە خوای گەورە فەرمووی ئەی عیسای کوڕی مەڕیەم ئەئەنتە ئاتۆ قلتە گوتت للناس بە خەڵکی اتەخذونی من بگرن و ئومیە و دایکیشم بگرن بکەنە ئیلاهەینی دوو پەرستراو من دونی لا لە جیاتی خوا لە سوورەتەکان ئاەتەکانی پێشووتر داخوێنمان کە مەسیحیەکان هەندێکیان دایانگوت عیسا کوڕی خوایە هەندێک دایانگوت یەکێکە لە سێ خواکان هەندێکیان دایانگوت عیسا و ئەڵڵا یەکشتن و مەڕیەمەشیان دەکرد بە خوایان دایان کرد بە کچی خوا خوای گەورە دەزانێت کە عیسا وای نەگوتووە بەڵام بۆ ئەوەی قەومەکەی بێقسە بن و قەومەکە بەڵگە و حجەیان نەبێ و بیانووی بێمەعنانێنەوە خوای گەورە ڕووبەڕوو پرسیار لە عیسا پێغەمبەر دەکا لەبەر ئەوە نا باوڕی بە عیسا پێغەمبەر نێت چونکە عیسا پێغەمبەرە و بێ ئەمری خوا ناکە عیسا عەبد و بەندەی خوایە یەکەم وشە کە لەدایک بووە گوتوێتی من عەبدوڵڵاه ئینی عەبدوڵڵاهی ئاتانی الکیتاب من بەندەی خوام و هەر هەمیشە خۆی بە عەبد و بەندەی خوا زانیوە بەڵام خەڵکی زیادە ڕەویان کرد بوو لە عیسادا لە دەرەجەی پێغەمبەرایەتی و عەبدایەتی بربوویانە دەرەجەی خوایەتی خوای گەورە بۆیە دەیەوێت لەگەڵ قەومەکەی و قەومەکانی پێ سەرزەنشکا دەفەرمێ وإذ قال الله بیرکەنەوە کاتێک گوتی خوا ئەی عیسای کوڕی مەڕیەم ئەئەنتە ئایا تۆ قلتە گوتت یا گوتبوود لە دنیادا للناسی بە خەڵکی اتەخذونی من بگرن و ئومیە و هەروە دایکیشم بگرن بە ئیلاهەین بە دوو پەرستراو من دونی لا لە جیاتی خوا عیسا سەلامی خوای لێبێ قالە فەرمووی عیسا فەرمووی سوبحانەک پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خوایە ما یەکون لی یعنی ڕێگە پێدراو نییە بۆ من شیاو نییە بۆ من ئەن ئەقولە کە قسەیەکەم شتێک بڵێم ما لەیسە لی کە نییە بۆ من حەق کە بۆ من شیاو نییە بۆ من گونجاو نییە یا قسەکە
بۆ من حەق نییە ڕاز نییە چۆن دەکرێت شتێکی ناڕاز بڵێ قال سبحانك فەرمووی پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خوایە ما يكون لي ڕەوا نییە بۆ من گونجاو نییە بۆ من ئەن ئەقولە کە قسەیەک کەم ما ليس لي بحق کە بۆ من شایستە و بۆ من گونجاو نییە ئین كنت ئەگەر كنت من قلت قسەکەم کردبێ علمته تۆ دەزانی ئەی خوایە پێش ناکە بیان و بێنمەوە عوزر بێنمەوە ئین كنت قلته ئەگەر من ئەو قسەیەم کردبێ بە خەڵکیم گوتبێ خەڵکی نائەمن بپەرستن دایکم بپەرستن بمکەنە کوڕ و دایکم بکەن بە کچی خوا فقط علمته تۆ دەزانی ئەو جار دەفەرمێ تعلم ما في نفسي تعلم تۆ دەزانی ئەی خوایە ما في نفسي چی لە ناخی مندایە ئەوەی لە ناخشمدا نەکگوتومە ئەوەی لە دڵمدا شاراوەتەوە بەسەر دڵمدا دێ ئەتۆ دەیزانی بەڵام ولا أعلم ما في نفسك من نازانم چی لە ناخی تۆدا ئەی خوایە ئینەکە بێگومان تۆ ئەو هەر قسەی عیسایە ئەنتە بەتەنها علام الغیوب زۆر زانای بە هەرچی نهێنی و شاراوەی هەیە وإذ قال الله بیر بکەنەوە کاتێک خوای گەورە فەرمووی یا عیسی ابن مەڕیەم ئەی عیسای کوڕی مەڕیەم ئەنتە ئایا تۆ قلت للناس گوتت بە خەڵکی اتخذوني بمگرن و ئومیە و دایکیشم بە ئیلاهەین دوو پەرستراو من دون الله لە جیاتی خوا قال عیسی فەرمووی سبحانك پاکی بێعەیبی بێنەقسی بۆ تۆ ما يكون لي ڕێگە پێدراو نییە بۆ من گونجاو نییە بۆ من شیاو نییە بۆ من هەم معناکانی ڕاستن ئەن ئەقولە کە بڵێم ما شتێک ليس لي بحق کە بۆ من شیاو و گونجاو نییە قسە هەڵبەستن بە ناوی خواوە و خۆکردن بە خوا ئاشیاوی مەقامی پێغەمبەران نییە پێغەمبەران عەبدی خوان بێ ئەمری خوا ناکەن و هیچ کاتێک خۆیان ناخەنە ڕیزی خوای گەورەوە بۆیە ئەوە بۆ من شیاو نییە و ناکرێ من شتێک بڵێم کە بۆم گونجاو نییە ئین كنت قلته ئەگەر من وام گوتبێ فقط علمته بێگومان تۆ زانی و تۆ دەیزانی تعلم ما في نفسي دەزانی ئەوەی کە لە ناخی مندایە ولا أعلم ما في نفسك من نازانم ئەوەی کە لە ناخی تۆدایە ئینەکە بێگومان تۆ ئەنتە بەتەنها العلام الغیوب زۆر زانا و شاراوەی بە نهێنیەکان ئەو جار ما قلت لهم يعني نەم گوتووە بە ئەوان ما قلت نەم گوتووە بە ئەوان إلا ما أمرتني به تەنها ئەوە نەبێت کە تۆ فەرمانت پێ کردو ما قلت نەم گوتووە هیچ قسەیەکم نەکردووە هیچ شتێکم نەکردووە نەگوتووە بە ئەوان إلا ما أمرتني به تەنها ئەوە نەبێت کە تۆ فەرمانت پێ کردم ئەوەی تۆ فەرمانت پێ کردم بە خەڵکی بڵێم چییە ئەن اعبدوا الله بە خەڵکیم گوتووە خەڵکی نا بپەرستن هەمووتان خوا کە ڕەبی وەڕەبەکم پەروەردگاری منە و پەروەردگاری ئێوەشە ئەو جار دەفەرمێ وەکونت عەلەیهم شەهیدەن ئەمن بەسەریانەوە چاودێر بووم ئاگام لێیان بوو ما دمت فیهم هەتا ئەو کاتەی لە ناویاندا بووم هەتا ئەو کاتەی لە ناودەیاندا دەژیان چاودێریم دەکردن نەمدەهێشت والحاصل بڵێن عیسا خوایە مەڕیەمە کچی خوایە یان لە جیاتی تۆ من بپەرستن تا من هەبووم چاودێریم دەکردن و نەمهێشتوە شتی وا بڵێن و شتی وا بکەن فلما تەوەفەیتەنی بەڵام کاتێک تۆ تەوەفەیتەنی لە ئەسڵدا یعنی ئەمنت مراند بەڵام تەمان عیسا نەمردووە لێرە بۆیە تەوەفەیتەنی بە معنای بردنەوەی یعنی کاتێک تۆ منت بەرز بردەوە لای خۆت منت بەرز کردەوە بۆ لای خۆت كنت تۆ ئەنتە بەتەنها الرەقیب عەلەیهم چاودێری بەسەریان ئەتۆ چاودێری ئەتۆ دەزانی تاخوا چیان کردووە و چیان نەکردووە چیان پەرستووە و چیان نەپەرستووە وأنت على كل شيء وتو بسر هەموو شتێکدا شەهیدی ئاگاداری و هەموو شتێک دەزانی ئەوانە هەموویان قسەی خوان گفتوگۆی عیسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێت لە وەڵامی پرسیارەکەی
خی گەورە داکەلەی دەپرسی ئەنتە قولتە للناس ئەتۆ بە خەڵکت گوت ئەویش بیان و وەک دەڵێ عوزر دێنێتەوە لە بەرامبەر خوادا و پاکانەی خۆی دەکات و فعلا قسەکانیشی لە شوێنی خۆیدا و خی گەورەش دەزانێت کە عیسا ڕاز دەکا بەڵام بۆی قەومەکەی تەواو تەسلیم ببن و اعتراف بە خراپەکاری و بە تاوانکاری خۆیاندا بکەن چونکە کاتی خۆی کە عیسایان پەرستووە گوتویان عیسا وای پێ گوتوێن گوتویان عیسا وای فێرکردوین لە عیسایەوە فێرکراوین بۆی هەم پاکێتی عیسا دەرکەوێت و هەمیش خراپی ئەوان دەرکەوێت خی گەورە گفتوگویەکەی کردووە لەگەڵ عیسا و پرسیارەکەی لێ کردووە عیسا ها دەفەرمێ ما قلت لهم ئەمن هیچ شتێکم بە ئەوان نەگوتووە إلا ما أمرتني به تەنها ئەوە نەبێت کە تۆ فەرمانت پێی کردووە ئەوەی ئەتۆ فەرمانت کردووە بە من بێڵێم بە خەڵکی چییە أن اعبدوا الله بە خەڵکیم گوتووە بپەرستن بە تەنها خوا کە ڕەبی پەروەردگاری منە و ڕەبکم و پەروەردگاری ئێوەشە وكنت عليهم ومن بسريانوا شهيدا شهيد يعني چاودێر بووم ئاگادار بووم ما دمت فيهم هەتا ئەوەندەی لە ناویاندا بووم بەڵام فەلەما تەوەفەیتەنی کاتێک تۆ ئەمنت بردەوە لای خۆت بەرزت کردمەوە بۆ لای خۆت كنت تۆ ئەنتە بەتەنها مننا الرقيب عليهم چاودێری بەسەریان چونکە عیسا لە ئاسمانێ لە ئاسمانەوە ئەمن غەیب نازانێ و ئاگاداری سەرزەوی و شوێنکەوتوەکانیشی نییە وأنت على كل شيء شهيد تۆ بەسەر هەموو شتێکدا ئاگاداری ئەو جار ئەو نەرمیەی عیسای تەماشاکە ناڵێ خۆیان بیان خەجار نەمێ خۆیان عقوبەیاندا خۆیان سزایاندا دەفەرمێ ئین تعذبهم فإنهم عبادك ئەگەر سزایان دەدەی بێگومان بە ئەوانە بەندەی تۆن ئین تعذبهم ئەگەر سزایان دەدەی بێگومان ئەوان هەمویان بەندەی تۆن وئین تەغفر لهم ئەگەر لێشیان خۆش دەبی فإنك بێگومان تۆ ئەنتە بەتەنها العزیز الحەکیم باڵادەستی دەتوانی هەر کەسێک بتەوێت سزای دەی و ئەگەر سزاشتدا حەکیمی قەرار و بڕیارەکەت لە شوێنی خۆیدایە واضحە طبعا ئەوە قسەی عیسا پێغەمبەرە کە نەرمیەکی زۆر زۆری پێوە دیارە لە بەرامبەر ئومەتەکەیدا بەڵام لەوی نەرمتر لە عیسای نەرمتر بۆ ئومەتەکەی چێە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم کە پێغەمبەری ئێمە لە قیامەتش کە سەری دەخاتە سەر عەرز دوعا بۆ ئومەتەکەی دەکا و لە دنیاش فەرمودەی صحیحە کە دەفەرمون جارێکیان سەری خزبوویە سەر سوجدە بەردەوام فرمێسکی دەهاتنە خوارێ دەیفەرمو اللهم ئومەتی اللهم ئومەتی خوا ئومەتەکەم ئومەتەکەم ئەو جار دەشگریە خی گەورە جیبریلی نار فەرمووی بڕۆ بۆ لای محەممەد کە بوو خۆشی طبعا دەیزانی لە جیبریل چاکتر پرسیاری لێ بکە بۆ دەگری جیبریل هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێ کرد فەرمووی بۆچی دەگری فەرمووی بۆ ئومەتەکەم جیبریل خەبەرەکەی بۆ خی گەورە بردەوە خی گەورە جارێکی دیکە جیبریلی ناردەوە فەرمووی اذهب إلى محمد فقل له إني سنرضيك في أمتك ولا نسوء بڕۆ پێی بڵێ ئێمە سەبارەت بە ئومەتەکەت ڕازیت دەکەین و ناومێدت ناکەین یعنی ڕێگات پێ دەدەین لە قیامەتێ تا دڵت قەناعەت دەکات شەفاعەت بۆ ئومەتەکەت بکەی بۆ ئومەتەکەت بپارڕێەوە ئومەتەکەت لە ئاگر و لە سزا بە شەفاعەتی تۆ ڕزگار دەکەین بە شێوازێک لە ژمارەکەی ڕازی بی بۆیە عیسا زۆر نەرم بووە بەڵام لەوی نەرمتر و لەوی بەسۆستر بۆ ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە قیامەتش کە دەپەڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پردی سیرات بەجێ نایەڵێ بەردەوام دوعا بۆ ئومەتەکەی دەکات تا دوا کەس لە ئومەتەکەی لە پردی سیرات نەپەڕێتەوە شوێنەکەی بەجێ نایەڵێ ئین تعذبهم ئەگەر سزایان دەدەیەوە قسەی عیسایە فإنهم عبادك بێگومان ئەوە بەندەی تۆن وئین تەغفر لهم ئەگەر لێشیان خۆش دەبی فإنك بەڵامەوە لە قیامەتێ ها بێگومان تۆ أنت بتنها العزيز الحكيم بالا دستي وداني يا ساي خواي چونا قال الله خواي گەورە فرموي هذا أو يوم روشك ينفع الصادقين سد گيني براز گويان صدقهم راز گويكيان قيامت روشي صادقين كان روشي راز گويكانا أو كسانيك راستيان کردووە لەگەڵ خوا لەگەڵ پێغەمبەران سەلامی خوایان لێبێ لەگەڵ بەندەکانی خوا
لەگەڵ عەبدەکانی خوا صادقین فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت چاکەکاری ڕێنمونیت دەکا بۆ ڕازگۆییش ڕێنمونی ئینسانی دەکا بۆ بەهەشتێ تا کە شتێک کە ئینسان بەرەو بەهەشتێ دەبات و لە جەهەنەم و لە سزا ڕزگاری دەکا صدق و ڕازگۆییە و ڕازگۆیان مەقام و پلیان لەگەڵ مەقامی پێغەمبەران و شەهیداندایە لە فاتحاشدا کە ئیهدینا الصراط المستەقیمەی دوعای دەکەی خوایە ڕێنمونیم بکە بۆ ڕێگای ڕاست ڕێگای چییە؟ من النبيين والصديقين والشهداء من النبيين صديقين ڕێگای پێغەمبەران و ڕازگۆیان و پیاوچاکان بۆیە ڕازگۆیی سەداقەت ئینسانی بەرەو بەهەشت دەبا و لە قیامەتیش تەنها ڕازگۆیت بە کەڵک دێ قال الله خۆی گەورە دەفەرمێ هذا ئەوە يوم ڕۆژێکە ينفع سود دەگەیەنێ بە الصادقين بە هەرچی ڕازگۆیەکەیان تەنها دوعای پێغەمبەرەکانیشیان بە کەڵک نایە شەفاعەت و تکای هیچ کەسێکیشیان بە کەڵک نایە ئەگەر کەسەکە ڕازگۆ نەبوو بێ لەگەڵ خوا لەگەڵ پێغەمبەر و لەگەڵ خۆی و لەگەڵ خەڵکیدا ئەوجا لەهم بۆ ئەو کەسانە هەیە کە ڕازگۆن کە ڕاستیان کردووە جەناتون چەندان باخ کە تەجری دەڕوا من تحتها الأنهار و بەژێر هەر باخێکدا چەندان ڕووبار خالدین فيها ئەبەدا دەمێننەوە لەو باخ و باخانەتانەدا بە هەمیشەیی و بە نەمری و بە هەتاهەتایی ئەوجار لەوەش گەورەتر رضي الله عنهم خوای گەورە ڕازیە لێیان کە لە ناو بەهەشتێدا گەورەترین نیعمەت و گەورەترین خۆشی گە بەهەشتیەکان دەیبیستن ئەوەیە کە خوای گەورە پێیان دەڵێ لێتان ڕازی بوو جارێکی دیکە لێتان تۆڕە نابمەوە خۆشترین کەلیمە خۆشترین وشە خۆشترین مژدە خۆشی بەهەشت بۆ بەهەشتەکان ئەوەیە رضي الله عنه خالیان ڕازیە ئەی وەرەضوا عنه ئەوانیش لە خوا ڕازین چۆن ئەنی ئەوان خوا لە کردەوەکانی ئەوان ڕازیە بەشی ئەوەی کردەوەیان کردووە بردوونیە بەهەشتێ ئەوانیش لەو جێگا و شوێنانەی خۆیان ڕازین کە خوای گەورە پەیداون ذلك الفوز العظيم ئەوەیە بەختەوەری و سەرفرازی هەرە گەورە جگەل لەوە لەو بەهەشتا لەو ڕەزامەندیە لەو ڕازی بوونەی خوایە شتێکی دیکە نییە ناوی بەختەوەری بێ ناوی سەرفرازی بێ ئەگەر هەر چەندە گەورە بێت و زۆر بێ چونکە هەرچی دنیایی بێت لە ناو دەچێت و نامێنێ ئەوەی دەمێنێتەوە تەنها ئەو بەهەشتا و ئەو ڕەزامەندیە کە خوا لە قیامەتی بۆ بڕیار دەدا قال الله خوای گەورە لە بەرامبەر عیسادا کە فەرمووی ئەگەر سزایان دەدەی بەندەی خۆتن ئەگەر لێشیان خۆش دەبێت خوای گەورە ئەوەی هیچ پێشتر باسی سزای خۆی کرد کەسێک کافر بوو بێت و بێ باوەڕ بوو بێت و ڕاستی نەکرد بێ خوای گەورە سزای داوە هەر لە دنیای لە قیامەتش سزای دەدا ئەدی چێ ڕزگاری دەبێت لە سزای خوا و خوا لە چێ خۆش دەبێت لەوانە قال الله خوا فەرمووی هذا ئەوە يوم ڕۆژێکە ينفع الصادقين سود دەگەیەنێ بە ڕازگۆیان ڕازگۆییەکەی خۆیان کە لە دنیادا هەیان بووە کە بەداخەوە سیفەتی سەداقەت و ڕازگۆیی زۆر درزی تێکەوتووە بەڕاستی لەبەر زۆری طبعا ناڕاستی خەریکە ڕاستی هەر بزر دەبێ لەبەر زۆری درۆزن و درۆکەرەکان ئەوانەی ڕازگۆن خەریکە خەڵک بەوانیش متمانەی نەمێنێ کە لە قیامەتش بۆ ئینسانی ئیماندار تەنها ڕازگۆیی بە کەڵکی دێ لەهم جەناتون بۆیان ئامادەکراوە چەندان باخ تەجری من تحتها الأنهار دەڕوا بەژێر هەر باخێکدا چەندان ڕووبار خالدین فيها ئەبەدا لە ناویدا دەمێننەوە بە هەمیشەیی رضي الله عنهم خوالیان ڕازیە وەرەضوا عنه ئەوانیش لە خوا ڕازین ذلك الفوز العظيم ئەوەیە سەرفرازی و بەختەوەری هەرە گەورە کۆتا ئاەت دەفەرمێ لله ملك السماوات والأرض هی خوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی جیهان لله ملك السماوات والأرض هی خوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی و وما فيهن ئەوەی لە ناویدایە هی خوایە مڵکی خوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی و وما فيهن و ئەوەی کە لە ناو ئاسمانەکان و زەویشدا ئەوە کەس قسەی لەسەر ئەوە نییە وهو على كل شيء قدير وهر ئەو خوایە بەسەر هەموو شتێکدا زۆر بتوانایە هی خوایە خاوەنداریەتی ئاسمانەکان و زەوی و وما فيهن و ئەوەی لە ناویاندایە وهو على كل شيء قدير و ئەو خوایە لەسەر هەموو شتێک زۆر بتوانایە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه